ئێمە 3 ساڵە بەلایانی کەمەوە هەر مامۆستایەک 3 ساڵ بۆ 8 ساڵە بۆ 9 ساڵە خزمەتی هەیە لە قوتابخانە و کەمپەکانی تایبەت بە ئاوارەکانی سووریا کوردانی ڕۆژئاوا هەتا ئێستا چارەنووسمان دیار نییە بە خزمەت وما حساب ناکرێت شایستە داراییەکانمان کە حەقی سەرەکی خۆمانە مافێکی سەرەتایی خۆمانە بە هاوکاری ئەویش کە بیریان بێتەوە دەماندنێ ینی ئایا معقولە ئێمە بۆ ئەوە هاتوین داوا لە لایەنی پەیوەندیدار بکەین ئایا چارەنووسی ئێمە چییە؟ ئایا هەروەها خۆبەخشەمێنینەوە ماوەی هەر مامۆستایەک بەلایانی کەمەوە 3 ساڵ بۆ 9 ساڵ خزمەتی هەیە لەو قوتابخانە و کەمپانە داواکاریمان ئەوەیە کە چارەنووسمان یەکلایی بگرێتەوە تا ئێستا ناونیشانم نییە من لەو مەکتەبانە وەکو مامۆستایەکی میلاک بە تەواوی دەوام کردووە هەتا ئێستا حەقی خۆم پێ نەدراوە چارەنووسم دیار نییە لا ئەتمە لایەن هەر لایەنێک یەکێک پێم دەڵێتەوە بێژی یەکێکی تاڵێتەوە ناخۆبەخشی یەکێکی تر پێم دەڵێتەوە عەقدی حکومەتی ئایا من لەم ناوەیە سەرم لێ تێکچوو ئایا من چیم؟ کۆبنێتەوە لەبەر ئەوەی چارەنووسمان دیاری بکەین چونکە تاوەکو ئێستا ئێمە نازانین ناونیشانی پیشەییمان چییە ڕۆژێک پێمان دەڵێن ئێوە گرێ بەسن ڕۆژێک پێ دەڵێن مامۆستای هاوکارین ئەگە ئێمە هاوکاریم پێویستمان بە هاوکاری حکومت نییە بەڕاستی ئێمە دەمانەوێت مافی خۆمان بەدەست بێنین ینی بەرامبەر ئەرکەکەمان مافەکەمان بدات داوای ئەوە دەکەین کەوا مەسەلەن دامان مەزرێنەیان بکرێن بە گرێبەستی هەمیشەیی و ناونیشانێکی پیشەیشمان بۆ دیاری بکات وەڵای من خۆم ماوەی 2 ساڵە مامۆستام بەڵام بە شێوەیەکی گشتی 2 بۆ 9 ساڵە مامۆستایان لەو قوتابخانانە داوام دەکەن و بەردەوام لە خوێندن